ناوچی من محەممەدا دانیشتوی شاری کەلارم پیشەم ترشیات فرۆشیە لەم دوکانە کارەکەم لە ساڵی 2020 من دەستم کرد بە ئەم ئیشە طبعاً دوای وەفاتی باوکم من ئەم دوکانە 20 ساڵە هەبووە لێرە باوکم ئیشی لەسەر کرد کە باوکم لە 2020 وەفاتی کرد من لە دوای وەفاتی باوکم جارێکی تر دوکانەکە هاتمە سەر دوکانەکە لە دوای ئەو دەستم کردەوە بە ئیشکردن لە دوکانەکە بەڕاستی شتەکانمان لێرە لەم دوکانە وەکو ترشیاتەکان خۆم دروستیەکەم ترشیاتی زەردمان هەیە سوورمان هەیە و ڕبەهەنارم و دەبەستمان هەیە ئەمانە هەموویان دەستکردن بەڵام زەیتونەکان هەمووی هاوردەی وڵاتانی ترن بۆمانێت جارێکی تر لێرە دەستکاریکردنیان گەرەکە ڕاستی هەیە زۆر ترشا و هەمانە زۆر سوێرە ئەبێ وای لێ بکەین تا بەدڵی مشتریەکانمان بێ بەڕاستی من لەوەتی لێرەم ئاسوودەم لەگەڵ ئیشەکە چونکە بژێوی ژیانمانی لەسرە توانیومە خۆم ڕابێنم لەگەڵ ئیشەکە وەکو مشتریەکان ڕازی بوون بە ئیشەکانی من و هاندەریشم بوون کە من وازل ئیشەکە نێن و دەستخۆشیان لێ کردوم لە دوای وەفاتی باوکم من نەمیێشتۆ دوکانەکە دابەخرێت و جارێکی تر من لە دوکانەکە توانیومە ئیشەکانی باوکم لە دوای باوکم من گرنگی پێ بدەم و نێڵم دوکانەکە دابەخرێ Che avevo regolarizzato